من لە ساڵی 1970 بووم بە ئەندامی کۆمەڵەی هونەر و وێژەی کوردی لە سلەیمانی. یەکەم ئیشیشم هەر کە چوومە ئەوێ پاش ماوەیەکی کەم دەورێکیان نامێ، دەورەکە لە لای من زۆر قوروز بوو، چونکە بۆ یەکەم جار بوو کە دەور ببینم لە تەلەڤیزۆنە یا لە سەر شانۆ. بەڵێ ترس و دڵە ڕاوچێکە هەیە. بەڵێ ترس و دڵە ڕاوچەیەکم هەبوو اینجا ئەوە لە پێشە بۆ شانۆ پێشکەشیان کرد. من دەوری زوحاکم تیا بینی قەناعەتێ بێ لە هەموو شوێنە باسم کردووە. من ساڵی 72 بوو، کاوەی ئاسنگەر هی خوا لێ خۆش بوو، نووسەری گەورە شێرکۆ بێکەس بوو کە تەرجمە کرابوو، تر دەستکاری کرابوو بە شانۆگەریەکی زۆر بەقووەت. کە چوومە سەر شانۆکە هەموو قاچمە لەرزی، ئەیانەوە بوو قاچتە لەرزیە، هەموو پێ ناگیری کاکە قاچم ناگیری چی لێ بکەم. تر نەزامەجیوان لەو دیوەوتیان کاکە هیچ نییە، هەر 4-5 کەلیمە بڵێ تر تەواو ڕای لەگەڵیە. وەڵای تر وا بوو ئیشەکەم دەبر کرد. یەکەم ئیشم کاوەی هەر یەکەم جاریش سەختە بڵێ، هەر یەکەم جاری تر زۆر سەخت بوو بەلامەوە، چونکە پێشەوە من هیچ نواندن و هیچ شتێکم نەکرد بوو، بۆی بەلامەوە زۆر زەحمەت بوو. قسەی کۆتایی ڤار دەیکات.